کاراکردنەوەی لیژنەی مادەی 140 و هەروەها دانانی وادەیە کە بۆی کە لیژنەکە کارا بکرێتەوە دوای کاراکردنەوەی لیژنەکەش و بڕیارە ئەو کارانەی پێیوەستە بە لیژنەکەەوە لەبارەی تەرخانکردنی بودجە بۆ ئەوەی کە بتوانێت هەموو سێکتەرەکانی هەموو قۆناغەکانی مادەی 140 جێبەجێ بکرێت بودجەیەکی لە ساڵی 2023 یاخود لە بودجەی ساڵی 2023 عێراق بۆ تەرخان بکرێت. گفتوگۆی زیاترەکەین لەسەرم بابەتە بە میوانداری حەسیبە عەبدوڵڵا کە بەڕێزیان لێپرسایی بۆردی پێکاتەکانی یەکێتین کە لە کەرکووکەوە ڕاستەخۆ لەگەڵماندایە. حەسیبە خانم کاتت باش، من ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەم ئەم هەنگاوەی یەکێتی کە ناوێتی یاخود ئەم هەنگاوەی کە بڵێن لە بەغدا نراوە بۆی کە مادەی 140 جارێکی تر مادەکە خۆی مادەیەکە هەیە بەڵام ئەو لیژنەی کە تایبەتمەندە بە جێبەجێکردنی مادەی 140 کارا بکرێتەوە یەکێتی ئەم هەنگاوەی چۆننا؟ بەڵێ سڵاوتان لێبێ، دیارە مادەی 140 یەکێکە لە مادە سەرەکیەکانی دەستوری هەمیشەیی عێراق و ئەم مادە دەستوریە بۆ یەکلاکردنەوەی کێشەی ئەو ناوچانەیە کە لە سەردەمی ڕژێمی باعسی لە ناوچوو بە مەبەستی گۆڕینی دیموگرافیای شارەکان دەستکاری کراوە و گۆڕانکاری بەسەردا هاتووە و هەموو ئەو ناوچانە ئاگرێتەوە کە سنوورەکانیان کێشەی هەیە. دیارە جێبەجێکردنی مادەی 140 یاخود مادەی 140 تەنها بۆ کوردستانیە، یعنی ڕەنگە ڕێیەک هەبێ لە ناو خەڵک وا باو بێکە لە جێبەجێکردنی مادەی 140 تەنها کورد سوودمەند دەبێ. بە پێچەوانەوە لە باشووری عێراقیش چەند پارێزگایەک هەیە مادەی 140 ئەیانگرێتەوە و کێشەکانیان بە مادەی 140 جێبەجێکرێت. دیارە لە ڕابردوو خودی سەرۆک مام جەلال هەوڵی زۆر جدی داوە بۆ جێبەجێکردنی ئەم مادە دەستوریە، بەڵام هەوڵەکان ئەتوانم بڵێم یاخود قۆناغەکان دیارە جێبەجێکردنی مادەی 140 خۆی لە سێ قۆناغدا ئەبینێتەوە. قۆناغی ئاساییکردنەوە ئەویش بە تەرخانکردنی بودجەی تایبەت بۆ هاوردنەوەی ئاوارەکان و بۆ گەڕانەوەی هاوردەکان بۆ شوێنی خۆیان و دوایی گرنگە سەرژمێری بکرێت. لە دوای سەرژمێریش اینجا قۆناغی ڕاپرسیە دەبێت خەڵکی ئەو ناوچانە و بە تایبەتی ئێمە باسی کەرکووکەکەین ئەبێ خەڵکی ئەو ناوچانە خۆیان بڕیار لە چارەنووسی شارەکە بدەن ئایا کەرکووک وەکو هەرێمێکی سربەخۆ بمێنێتەوە، ئایا کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان یاخود کەرکووک وەکو شارێک لە شارەکانی عێراق بمێنێتەوە. بەداخەوە ڕێگریەکان زۆر بوون لە سەردەمی مام جەلال و بودجەی پێویستی بۆ تەرخان نەکراوە. ئەتوانم بڵێم هەنگاوی یەکەم قۆناغێکی بڕی بەڵام ئەویش تەواو نەبوو. گرنگە ئێستا هەنگاوەکانی سەرۆک مام جەلال سەرۆک باپڵ دەستی پێ کردووە و دووبارە دروستکردنەوەی لیژنە بۆ جێبەجێکردنی مادەی 140 ئەمە هەنگاوێکە بەرز ئەینرخێنین وەجێی ئومێدە لای کۆمەڵانی خەڵک. باشە، من ئەمە پرسیارێکم چکە سەرنجێکە لەوەی کە دەوترێت مادەی بڵێن لیژنەی باڵای مادەی 140 دروست دەکرێتەوە، واتە لیژنەکە نەمابوو؟ بەدڵنیاییەوە هەندێک لە نەیارەکانمان وایان ئیدعا کرد کە مادەی 140 مردووە و کۆتایی هاتووە و مادەیەکە بۆتە ڕابردوو، بەڵام لە ڕاستیدا مادەی 140 وەکو هەر مادەیەکی تر وەکو هەر بڕگەیەکی تر لە دەستوری هەمیشەی عێراق کە زۆرینەی عێراقیەکان دەنگیان بۆی داوە مادەیەکە ماوە بەڵام کارەکانی ڕاوەستاوە. بۆ ئێستا دروستکردنەوەی ئەم لیژنەیە یاخود بەگەڕخستنەوەی لیژنەی جێبەجێکردنی مادەی 140 ئێستا کاتی بۆ دیاری کراوە، ناکرێ بە شێوازێکی مەتاتی ئیش بک یاخود سەقفێکی زەمەنی بەرزی بۆ دابدرێت بۆی لە چۆنەڵێ ئیشەکان وەکو پێویست نەبێ. تەنها لە ماوەی 10 ڕۆژدا ئەم لیژنەیە دەسەکات بەکارەکانیان و ئەندامی کوردی تایە ئەم لیژنەیە و ئەوەی جێگای دڵخۆشیە سەرۆکی هەموو ئۆفیسەکان واتە ئۆفیسی کەرکووک، ئۆفیسی شەنگال، ئۆفیسی خانەقین ئەندامە بن لەناو ئەو لیژنەیە. ئەمە ئەوەمان پێ دەڵێ کە ئەم مادەیە مادەیەکی دەستوری زیندووە و لەگەڵ هەنگاوەکانیە ئەرک و بەرپرسیارەتی ئەکەوێتە. بەڵێ حەسیبە خان، کاتێک ئەو لیژنەیە جارێکی تر کە دروست دەکرێتەوە ماوەی 10 ڕۆژی بۆ دانراوە، ئەم لیژنەیە لە چیەوە دەسەکاتەوە بەکارەکانی؟ یعنی قۆناغەکانی مادەی 140 چیان ئەو قۆناغانە کامیان بڕاوە و کامیان ماوە کە قۆناغەکان ببڕێت؟ بەڵێ دیارەوەی کە ئاماژەمان پێکرد
قۆناغی یەکەم قۆناغی ئاساییکردنەوەی بارودۆخەکانە تا ئێستا زۆرێک لە هاوردەکان نەگەڕاونەتەوە شوێنی خۆیان و زۆرێک لە ئاوارەکان نەگەڕاونەتەوە شوێنی خۆیان ئەمانە پەیوەندی بەلایەنە مادیەکەوەیە پەیوەندی بە دابینکردنی بودجە هەیە یعنی ئەم هەنگاوانێک کە ئێستا ئەم لیژنەیە دەبێت دەست پێ بکە سەرەتا دەبێت بودجەیەکی باش یا میزانیەی تەواوەتی دابدرێت بۆ قەرەبووکردنەوەی ئەو ئاوارانەی کە لە جێی خۆیان هەڵکەندراون و ڕۆشتونە تعویز بکرێنەوە بگەڕێنەوە شوێنی خۆیان و ئەو هاوردانەی کە بە مەبەستی گۆڕینی دیمۆگرافیا بە مەبەستی تعریباتونە تا کەرکووک و دەوروبەری ئەبێ ئەوانش بگەڕێنەوە یعنی ئەبێ لەوێەوە دەست پێ بکە ئێمە دڵنیاین قۆناغی یەکەم تەواو نەبووە قۆناغی یەکەم زۆر ئیشی تیاماوە زۆر لە ئاوارەکان تا ئێستا ئەو قەرەبووە نەکراونەتەوە بەشێک لە هاوردەکان ئەتوانم بڵێم ڕۆشتونە و دوایی گەڕاونەتەوە لەبەرەوەی لێپرسینەوە نەبووە یاخود لەبەرەوەی ئەو بارودۆخە سیاسیە ناسەقامگیریان بە هەل قۆستۆتەوە لەگەڵ جێبەجێکردنی هەنگاوەکانی مادەی 140 دیارە لە قۆناغی یەکەم ئاساییکردنەوە ئەوان دەبێ هەموو بگەڕێنەوە جێگا و ڕێگای خۆیان و قەرەبوو ئەکرێنەوە ئەوانش بڕێک پارە وەرەگرن بەرامبەرەوەی کە ئەگەڕێنەوە شوێن و ڕێگای خۆیان اینجا دوای قۆناغی دووەم و قۆناغی سێم دێ دیارە کۆتا قۆناغی ڕاپرسیەکەیە ئەو قۆناغە زۆر گرنگە هەموو قۆناغەکان گرنگی خۆیان هەیە و تەکمیلەی یەکتری ئەکەن و گرنگە بۆ ئێستا ئەم هەلا زێڕینە ئەم دەرفەتە هاتوۆتە بەردەست کورد بتوانن حکومەتی لێرە ئەرکی حکومەتی یاریێمی کوردستانە کە چاودێر بێ کە پشتیوان بێ کە متابعی هەنگاوەکانی مادەی 140 بکە بەچۆ گەیشتووە و چی ئەکرێ و ئەرکی نوێنەرەکانمانە ئەرکی وەزیرە کوردەکانە دیارە لە بەغا ئێمە لە کابینەی بەڕێز محەممەد شیع سوودانی 4 وەزارەت کورد 4 وەزارەتی هەیە ئەکرێت وەزیرەکان هەر کەسە و لە ئاستی خۆیەوە متابعی ئەم بابەتە بکە و داکۆچی و پشتیوانی ئەم بابەتە بێت دیارە ئەبوو مادەی 140 لە ڕابردوو دەکرا لە ساڵی 2017 کۆتایی بە هەموو قۆناغەکانی بەهاتایە ئێمە ئومێدمان زۆرە بەڕێز محەممەد شیع سوودانی کارکردنی ئەتوانم بڵێم جیاوازە لە حکومەتەکانی تر یاخود لە سەرۆک وەزیرەکانی تر کەسێکی جەریئە کەسێکی بەتوانایە دەست بۆ زۆر بابەت ئەباوە لە هەڵوەستە ئەکا لەسەر ئەو خاڵانەی کە گۆڕانکاری جەوهریان پێویستە یەک لەوانە مادەی 140 لەو مادە گرنگانە ئەوەی بەڵێ حەسی بەخان خۆت ئەزانی لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردووە کە کاتێک مادەی 140 بڵێن لیژنەکە ئیتر کارانە و یاخود لیژنەکە کارەکانی خۆیان نەکرد هەرچەندە هەندێک لێدوان هەبوو کە ئەو مادەی 140 کۆتایی هاتووە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمان بینی کە یاخود هەتا ئەم ماوەی پێشوش ئەمان بینی کە ناوەناوە جۆرێک لە کێشە دروستە بوو لە ناوچە جێناکۆکەکان لە نێوان ئەوانەی کە کوردن و بە ئەسڵ خەڵکی ئەو ناوچەیەن و ئەوانەی کە هاوردن هێنراونەتە ئەو شوێنە زۆر جار مەسەلەن بینیمانە کە داواکاریەک لایەن هاوردەکراوەکانەوە کراوە پشتگیریان کراوە لەو ناوچانە و دواتر لە مەحکەمەش ویستویانە یاخود لە دادگای ویستویانە ئەو بابەتانە بە قازانجی خۆیان یەکلا بکەنەوە ئەمەیان چۆن کاری لەسەرەکرێت لە لیژنەی بڵێن مادەی 140 پێم وایە ئەو کێشانەی کە لە ڕابردوو هەبووە لە نێوان کورد و عەرەب لە نێوان جوتیارە کوردەکان و عەرەبە هاوردەکان کە هاتوونە چەند ساڵ لەو شوێنانە بە مەبەستی تعریب بە مەبەستی زیادکردنی ژمارەی عەرەب لە شاری کەرکووک و دەوروبەری هاتوونەتە ئەو شوێنانە لە دوای ڕووداوەکانی شکستی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەرەوە بە فرسەتیان زانیوە ئەوانەی کە ڕۆشتبوونەوەش بۆ شوێنی خۆیان دووبارە گەڕاونەتەوە هاتوونەتەوە ئەوێوە بەردەوام لە سیراعان بەردەوام لە ئەو ناوچانە بۆ نمونە ناوچەی دووبز و سەرگەڕان و دەوروبەری داقوق و هەفتەغار ئەو گوندانە بەردەوام عەرەبەکان هێرشیان کردووە هاتوونەتە سەر کوردەکان و کوردەکان نەوعێک لە مقاومەت و خۆراگریان تیابووە بەرپەرچیان داونەتەوە ڕوبەڕوویان وەستاون دیارە ئەمانە هەنگاوی زۆر ترسناک بوو هەنگاوی زۆر خەتەر بوو یعنی بگەیشتاتە ئەو ئاستێکە کە بگاتە کوشتن و کوشتار و دیارە کوردەکان خۆیان بەخاون حەقەزان و حەق لای کوردەکانە ئەمە ڕژێمێک ئەمانی هێناوەکە و ڕژێمە ئێستا خۆی بۆتە ڕابردوو یعنی ئەبوایە ئەو بڕیارەی لە سەردەمی بەڕێز مالیکیا بڕیارێک دەرکرا بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی قیادەی بەعسی لە ناوچوو بەڵام بەداخەوە ئەو بڕیارانە نەکرا هەڵبوەشێتەوە بەمانەوەی ئەو بڕیارانە لە کەرکووکیش بەشێکی خۆی عەرەبی شۆڤینی هەیە بۆ نمونە
پارێزگاری کەرکووک کە ڕۆڵێکی زۆر خراپی جێراوە بەردەوام پشتیوانی لەو عەرەبە هاوردانە کردووە و نووسراوی بۆ کردوون و عەقدەکانیانی تازە کردوێتەوە دیارە ئەمانە لە دەرەوەی یاسایی هیچیان یاسایی نین ئەمانەی کردووە بۆیە جێبەجێکردنی مادەی 140 چارەنووسی هەموو ئەو ناوچانە دیارریەکە و چارەنووسی ئەحەقیەت یاخود ماف بۆ چێیە و ئەم کێشانە مادەی 140 یەکلایە کاتەوە و مافی ئەو خەڵکەی کە مافخوراوە دیارە مەبەستمان لێرە هەر کورد نییە تورکمانیش بەشێک لە گوندەکانیان دەستی بەسەرا گیراوە و زەویزارەکانیان ئێستا بەدەستی عەرەبەوەیە بە هەمان مەبەستی تعریب هاتوونە زەویزاری ئەوانشیان داگیر کردووە مادەی 140 کێشەکان چارەسەرەکات و ئەم مەوزوعانە هەموو یەکلا ئەکاتەوە و بە قازانجی خەڵکی ڕەسەنی ناوچە جێناکۆکەکان کۆتایی دێت. حەسیبەخان بێگومان ئەو لیژنەیە کە پێکە هێندێ کۆمەڵێک لە پێکاتەکان بەشداری تێدا دەکەن. لیژنەکەەوەی کە تۆ ئاگادار بی کە کاری بۆ بکرێ بۆی کە لە داهاتووە ئەم لیژنەیە لیژنەیەکی دادپەروەرانە بێت چۆن کاری لەسەرکرێەوە کورد چۆن بەشداریەکە لەو لیژنەیە ئایا دیاری کراوە بە چ ڕێژێک بەشداریەکە؟ ئەم لیژنەیە بەڕێز هادی عامری سەرۆکایەتی ئەم لیژنەیە ئەکات و دیارە نوێنەرێکی کوردی تیا ئەبێ جگە لەوەی کە نوێنەرێکی کوردی تیا ئەبێ وەک ئاماژەم پێکە سەرۆکی ئۆفیسەکان دیارە ئۆفیسی کەرکووک لێپرسراوەکەی کووردە و بە هەمان شێوە خانەقین و شنگال ئەمانە ئەندامە بن لە ناو ئەو لیژنەیە عفو وەکو کورد ئێمە چوار ئەندامی فعلیمان لە ناو ئەو لیژنەیە بێ ئەمە بۆ ئێمە ئەتوانم بڵێم هەنگاوێکی دڵخۆشکەرە و بەشداریەکی دڵخۆشکەرە بۆ ئەوەی پارێزەری مافی هاوڵاتیان بن بۆ ئەوی پارێزەری هەنگاوەکانی جێبەجێکردنی مادەی 140 بن دیارە ئەمان لە ناو ئەو لیژنەیە ڕۆڵی کارایانە بێ وەکو ئاماژەمان پێکرد ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستانیش زۆر گرنگە یعنی نابێت خۆی بجزێتەوە لەم بابەتە یعنی نابێت چیتر ئەم بابەتە پەراوێز بخاو یاخود لەگەڵ پێشتر بەجددی نەک بەجددی کاری نەکرێتەنان ئەتوانم بڵێم پاڵپشتیش نەبووە بۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام هەوڵەکانی لە پێناو جێبەجێکردنی مادەی 140 بووە ئەمڕۆ هەنگاوێکی نوێیە ئەتوانم بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان دەرگاکەی کردوێتەوە و نیوەی ڕێگاکەی بڕیوە و ئەتوانم بڵێم بەشێکی ئەرکە قورسەکانی جێبەجێ کردووە ئەرکەکەی تریش ئەکەوێتە سەرشانی هەموو لایەنەکان و بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ ڕۆڵی کاریگەریە بێت. بەڵێ بابەتێکی تریش بابەتی پێکهاتەکانە بە تایبەتی لە کەرکووک خۆتەزانی کەرکووک بڵێن شارێکی فرە پێکهاتەیە هەرچەندە کورد زۆرینەیە لەوێ بەڵام لەگەڵەوە شافرە پێکهاتەیە لە ئەوەی بۆ ئەوەی کە ئەم بڵێن لیژنەیە جارێکی تر کارەکانی پەشی نەکەیەوە کارەکانی سەرکەوتوو بێ چی ئەکەن ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆتان چی ئەکەن بۆی کە هەنگاو بنێن لەگەڵ پێکهاتەکانە ئەوانیش دانیشتن بکەن و دانوستان بکەن و بگەنە قەناعەت کە ئیتر ئەم مادەیە بە تەواوەتی جێبەجێ بکرێ. دیارە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان زیاتر لە پێکاتەیەکی تایە یاخود تەنها دانیشتوانەکەی کورد نییە پێکاتەی جۆراوجۆر لە ڕووی ئاین و لە ڕووی نەتەوە لەم ناوچانە ئەتوانم بڵێم جێبەجێکردنی مادەی 140 لە کەرکووک و ناوچە دابڕاوەکان لە شنگال لە مووسڵ لە مووسڵ خەڵک هەمووی کورد نییە مەسیحی تایە تورکمانی تایە عەرەبی تایە یەزیدی تایە شەبەکی تایە ئەمانەش ئەکرێت سوودمەند بن لە جێبەجێکردنی مادەی 140 دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هەمیشە گرنگی تەواوی داوە بە پێکاتەکان و خۆی بە خەمخۆری پێکاتەکان ئەزانێ ئەم قسانەمان لە وتەکانی سەرۆک مام جەلالەوە سەرچاوی گرتووە کە بەردەوام بە یەزیدیەکان ئەوت من پارێزەری مافەکانتانم و بە شەبەکی ئەوت من محامی ئێوەم و بە کاکەی ئەوت و بە تورکمانی ئەوت و بە مەسیحی ئەوت و بەردەوام هاوکار و پشتیوان بووە بۆ مانەوەیان بۆ فراهەمکردنی ژیانێکی شایستە و ئارام بە پێکاتەکان لەسەر هەمان ڕێچکە و ڕێباز یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوەکانی ئەنێ تەنها شەڕ ناکە بۆ بەدەستێنانەوەی مافی کورد بە پێچەوانەوە شەڕ لەو پێناوەدا ئەکا خەبات لەو پێناوەدا دەکا بۆ ئەوەی مافی پێکاتەکانی باشە ئێوە ئەگەر لە نزیکەوە قسەتان لەگەڵ حەسیبەخان ئەگەر ئێوە لە نزیکەوە قسەتان لەگەڵ پێکاتەکان کرده بێ بڵێن ئەوان بۆچوونیان چۆنە ینی بۆچوونی ئەو پێکاتە ڕەسەنانەی کەرکووکتان وەرگرتووە؟ بەڵێ ئێمە زۆر جا لەسەر ئەم خاڵە قسەمان کردووە و قسەی جددیمان کردووە یعنی بەڕاستی ئەوەی لە ناو دڵی ئەوانایە ئەتوانم بڵێم هەر بەقەدەر ئەو حەماس و خەمخۆریەی کە لە ناو دڵی هەر کوردیەکە هەیە ئەوانیش ئێستا ئەتوانم بڵێم هیچ دەسەڵاتێکیان نییە
زەویزارەکانیان بەرەو بۆ مەکشت و کاڵەکانیان بەبەر چاویانەوە دەستی بەسەرا گیراوە و قۆرەخ کراوە و دەسەڵاتیان نەبووە، ینی بە دڵ پشتیوانی کورد ئەکەن بۆ جێبەجێکردنی مادەی ١40 وەکو ئاماژەم پێکرد ئەوان لەم مادەیە سوودمەند دەبن بە هەزاران دۆنیمی تورکمان هەیە ئێستا بەدەستی عەرەبەوەیە و عەرەبیش مەبەستمان عەرەبی ڕەسەنی ئەم شارە نییە و عەرەبانەی کە مەبەستی تعریب هاتوونە و هیچ کامێک لە پێکهاتەکانی کەرکووک پێیان قبوڵ نییە، بەڵام لە ناچاریە وەکو ئێمەی کورد بەردەوام لە شەڕ بووینە، بەردەوام لە سترێس و سرا و ململانێ بووینە لەگەڵەوە عەرەبانەی کە هەر ماوە ناماوە هەڵەکوتنە سەر ئەو زەویانە و داوای زەویەکانەکان و چۆنەڵێ شتی زۆر خراپی لێ ئەکەوێتەوە بەدڵنیایەوە تورکمان و مەسیحیش وەکو ئێمە وەکو کورد مافیان خوراوە و مافیان زەوت کراوە و جێبەجێکردنی مادەی ١40 مافی ئەوانش دەستەبەرەکان مافی ئەوانش ئەگەڕێنێتەوە بۆ خاوەنە ڕاستەقینەکەی. باشە حەسی بەخان لە کاتێکە ئەگەر ئەم لیژنەیە کاراژ بکرێتەوە کە ماوەی دەڕۆژی بۆ دانراوە وەک دەست بکاتەوە بەکارەکانی، بەڵام وەکو خۆت ئاماژەت پێکرد لە هەندێک لە ناوچەکان ئیدارەی ئەو ناوچانە هاوکار نین بۆ جێبەجێکردنی مادەی ١40 و ئەو بڕگانی کە لە مادەی ١40 ماوە کە جێبەجێ بکرێت بە تایبەتی باسی کەرکووکت کرد و پارێزگاری کەرکووکت کرد. ئەگەر ئەم بابەتە هەروە بمێنێتەوە ئەمە جۆرێک لە ئاستەنگ دروست ناکات بۆ کارەکانی لیژنەی مادەی ١40؟ بەدڵنیاییەوە ئەگەر بەو شێوەیە بمێنێتەوە ئاستەنگ دروستەکە، بەڵام من پێم وانییە ئیتر چیتر ئەو پارێزگارە سەپێنراوەی کە لەسەر کەرکووکە بتوانێت ڕێگری بکات لە بڕیارێک کە هەموو لایەنەکان لەسەری متتەفقن کە بۆتە بڕیار وە لیژنەکە بکەوێتەوە کار. پێم وانییە خۆی تەمەنی کورتە خۆی لە سەرەمەرگایە ئەم پارێزگاری کە لە کەرکووکە سەپێنراوە و بە وەکالەت ئیش و کارەکانیەکە پێم وانییە بتوانێت ئەو ڕێگریانەی کە پێشتر هەبووە پێم وانییە ئەمجارە ئەو ڕێگریانە دروست بێ. ئێمە ئومێدمانەوەیە کە بە زووترین کات لیژنەی مادەی ١40 دەست بەکارەکانی بکەوە بە هەنگاوەکانی بکە و ئومێدەوارین حکومەتی هەرێمی کوردستان و هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆ نمونە وەزیرە کوردەکان پەرلەمانتارەکان نوێنەری هەموو فراکسیۆنەکان سەرۆکی فراکسیۆنەکان لە پەرلەمانی عێراقەوە چۆنەڵێ وەکو چاودێر و ڕەقیب ئاگایان لەم هەنگاوە نەبێ و ئاگایان لە جێبەجێکردنی مادەی 140 بێ لەبەر ئەوەی مادەی 140 کۆتایی بم ململانێ و سڕاعانەی ئەم ناوچانە دێنێت. باشە من دوا پرسیارم بۆ کەم کە لە دووسێ شوێنە تەکید لەسەرەوە کردەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێن هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان و حکوومەت پاڵپشتی ئەم بابەتە بکە. ئێوە پێتان وایە حکوومەتی هەرێم ئەبێت چی بکە لەم هەنگاوانەی داهاتوویدا بۆ ئەوەی کە پشتگیری ئەو لیژنێ بکە کە کارە ئەکرێتەوە؟ ئێمە پێمان وایە حکومەتی هەرێمی کوردستان پێش هەموو شتێک ئەگەر نیەتەکەی هەبێ مادەی 140 جێبەجێ بکرێ ئەکرێت هەنگاوی باش بنێ، بەڵام لە ڕابردوو ئەمەمان نەبینیوە یا ڕێگریەکان دروست بووە یا هەنگاوەکان زۆر بە سستی ڕۆیوە. ئێمە ئەگەر لە ماوەی ڕابردووە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی ئەم ناوچانە یاخود بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە ئەمنیەی کە هەبوو لەم ناوچانە بینیمان هەنگاوەکانی حکومەتی هەرێمی کوردستان زۆر سست بوو، زۆر لاواز بوو. تا ئێستاش دیارە لە مەبەستم لە دروستکردنی ئەو ژووری هەماهەنگیانەیە، مەبەستم ئەو ژووری عملیاتانەیە کە دروستکرا لە نێوان وەزارەتی پێشمەرگە و لە نێوان وەزارەتی دیفاعی حکومەتی عێراقا. ئێمە ئومێد دەکەین حکومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی حکومەت جددیتر بن و ئەم بابەتە چیتر ناکرێت دوا بخرێت لەبەرەوەی خەڵک زۆر باجی قورسی داوە، خەڵک زۆر ژیانی لە ئاوارەی بەسەر بردووە. دەکرێت ئەوان هەنگاوەکانیان جددیتر بێ و هاوکار و هەماهەنگی نەک تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان، هەموو حیزبە کوردستانیەکان، هەموو پێکاتەکان، هەموو ئەو کەسانی کە بە مادەی 140 کێشەکانیان کۆتایی دێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز حەسیب عەبدوڵڵا لە پرسایی بۆردی پێکاتەکان یەکێتی کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ بەشداریکردنە.